بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی عزیزی بەرنامەی پەیامی ڕۆژ لە هەرکوێگەن جوانترین سڵاوتان لێبێ و چەپکە گوڵی ڕێز و خۆشەویستی ئەمە پێشکەش بێ بە ئێوەی عزیز و خۆشەویست لە هەرکوێگەن جوانترین سڵاوتان لێبێ خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژ لەگەڵ کاک جەلال بە دیداری ئێوەی عزیز و خۆشەویست شاد دەبینەوە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان پێشکەشکەین و وێ دەکەین کۆی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز و خۆشەویست بێت. بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی پەیامی ڕۆژ منیش هەروە خۆشحاڵم کە جارێکی تر بە خزمەتی ئێوەی عزیز و خۆشەویست شاد بووینەتەوە. بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆمان کە تەوەریەکەمان قسەیە لەسەرەوە دەکەین کە هەمومان بە تایبەتی ئەوانەی کە ئێستا تەمەنیان لەسەر و چلەوەیە دەیانەوێت لە ماڵەوە خۆیان وەرزشی خۆیان بکەن و لە ماڵەوە و تەمرینانەی کە پێویستە بیان کرد. بەڵام زۆرینەی ئەوانەی کە لە ماڵەوە خۆیان وەرزش دەکەن ڕەنگە زۆر جار هەڵە وەرزشەکانیان ئەنجام بدەن. بۆیە تەوەریەکەمیان بە ئامادەبوونی مامۆستایەکی زانکۆی تایبەت بە وەرزش قسە لەسەرەوە دەکەین چۆن بەیانیان خۆمان لە ماڵەوە مامۆستای خۆمان بین ئەو وەرزشانە کامانن و چۆن ئەنجامیان بدەین. تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ئەرکی کۆمەڵگا بەرامبەر بە منداڵانی بێباوک واتە منداڵانی بێباوک چه مافێکیانەیە بەسەر کۆمەلگاوە چۆن دەبێ لیان بپرسرێتەوە کە لە هەولێرەوە میوانێکی تایبەتمان دەبێت قسە لەسەرەوە تەوەرە دەکەین. تەوەری سێمان لە هەڵەبجەوە ئەمڕۆ پێشانگای بەرهەمە کشتتوکاڵەکانی هەڵەبجە دەکرێتەوە بۆ ماوەی چەند ڕۆژێک لەوێ قسە لەسەر کاریگەری بەرهەمە کشتتوکاڵەکانی هەڵەبجە لەسەر کەرتی کشتتوکاڵ دەکەین و ئایا ئەم پێشانگایانە تا چەندە کاریگەریان دەبێت کە مەسیەتەوەری سەرەکی بەرنامەکەمان دەبێت لەگەڵ چەند زانیاری و راپۆرتێکی تایبەت وەک هەمیشە بڕگەی یەکەمی بەرنامەکەمان پێشبینی کەشوهەوای شار و شارۆچەکانی کوردستانە با پێکەوە بینەری بین. لە بڕگەی نرخی دراوەکاندا ئاشناتانەکەین بە تەواوی ئەو گۆڕانکاریانەی بەسەر نرخی دراوەکاندا هاتووە بە تایبەتەوانەی کە بۆ ئێمە وەکو میلەتی کورد و ڕۆژهەڵاتی ناوەڕاست گرنگن بە پێکەوە بینەری ئەو بڕگەیەش بین. بڕگەی یادەوەریە و بڕگەی کە هەمیشە ئاشنامان دەکاتەوە بۆ ڕووداوە گرنگانەی کە لە ڕابردوودا ڕوویانداوە. با بزانین لە ڕابردوودا و لە 7 ئۆکتۆبەری ساڵانی ڕابردوو چی گرنگە کە ڕووی دابێت پێکەوە جارێکی تر بینەری و مێژوە دەبین.
حەڤەی دەی هەموو ساڵێک دیاریکراوە بۆ ڕۆژی گیانی بەرەنگاربوونەوە و زاڵبوون بە سەرهەژاری و نەهێشتنی هۆکارەکانی هەژاری لە جیهاندا کە ساڵانە ملیۆنان مرۆڤ بەهۆی هەژاری و نەبوونیەوە یا تووشی نەخۆشی دەبن یا گیان لەدەست دەدەن یا خۆیان دەکوژن یا کۆش دەکەن بەرەو وڵاتانی ئارام و دەوڵەمەند کە لەم سیاسەتی هەژارکردنەشدا وڵاتانی ئەوروپا لە چەند ڕوویەکەوە ڕۆڵیکارەیان هەیە لە ڕوویەکەوە داگیرکردنی وڵاتانی دواکەوتوی جیهانی سێم و بردننی دەرامەت و کانزاکانیان هەروەها سەپاندنی قەرزێکی زۆر بە سەر دەوڵەتەکانی جیهانی سێمدا یا فرۆشتنی چەک و دەرمان و پێداویستیەکانی ترژیانکردن بە نرخێکی زۆر گران بڵاوکردنەوەی هەژاری لەلایەن زلهێزان و چاوچنۆکانی ئەوروپا و ئەمریکاوە کاری کردووەتە سەر تۆخکردنەوەی جیاوازیە چینایەتیەکان و زۆربوونی ڕێژەی نەخۆشیە دەرونی و جەستەیەکان لە ناو وڵاتانی جیهانی سێمدا و ملیاران خەڵک لە ژێر هێڵی هەژاریەوە دەژین کەنانی ژەمێکی ڕۆژانەیان نییە و هەژاری و برسێتی وای کردووە ملیۆنان منداڵ و مرۆڤ بێبەش بن لە مافی چارەسەری پزیشکی و خوێندن. حەڤەیدەی ساڵی 1970 لە دایکبوونی گەورە زانە و بانخواز و نووسەر و ڕیفۆرمخوازی ئاینی ئیسلام شێخ سەید ئەحمەد خانی هیندستانی ناوبرە و بە کاریگەرترین زانا موسڵمانەکانی سەدەی 19 زاینیدا دەنرێت لە هیندستان. شێخ سەید ئەحمەد خان دامەزرێنەری زانکۆی عەلی کوڕەیە لە هیندستان ڕۆڵیکارەی هەبوو لە بەگشتداچوونەوەی مستەعمەری بەریتانیا لە خاکی مسڵمانان و هۆشیارکردنەوەی مسڵمانان لە ڕێنووسین و وتارەکانیەوە. هەروەها سەید ئەحمەد خان بەشداریکی کارەی کۆڕی سیاسی و کۆمەڵایەتی بوو لە وڵاتەدا. حەڤەیدەی ساڵی 1970 لە دایکبوونی شاعری گەورەی عەرەب و گەلی لوبنان لە سەردەمی ڕاپەڕین و نەهزەدا میخائیل نەعیمە. دیارە تەوەریەکەمی بەرنامەکەمان وە کاماژەمان پێکرد قسەکردنە لەسەر وەرزشەکانی بەیانیان بە تایبەتی ئەوانەی کە دەیانەوێت لە ماڵەوە وەرزشێکی تایبەت بۆ خۆیان ئەنجام بدەن ئەم وەرزشانە چۆن دەبێت چی و چین وەرزشەکان بە ئامادەبوونی زۆر بەڕێز مامۆستا هێرش. مامۆستا زۆر سپاس بۆ دەرفەتە بەخێر بێت. ئەگەر لێەوە دەست پێ بکەین مامۆستا وەرزشەکانی بەیانیان ئەگەر هەر کەسێک بیاوێت لە ماڵەوە بۆ خۆی وەرزش بکە وەرزشانە چی و چین و ئایا تەنها دەبێت حتمما ئامێرەکانمان لەبەردەستە هەبێ بۆی کە بتوانین وەرزش بکەین یاخود نەهەر لە ماڵیشەوە دەتوانین خۆمان بگۆڕنە ناو جلوبەرێکی وەرزشی و هەندێک جوڵەی تایبەتی وەرزشی هەیە ئەنجامیان بدەین. بەڵێ سپاس بۆ سپاس بۆ ئەم دەرفەتە. حتمما لە تەواوی دنیاە ئێمە کۆمەڵی وەرزشمان هەیە فەلسفەی بەس تۆزێک جیاوازترە بەکوی گشتیە گەرباسیکەین وەرزش دوو جۆرە وەرزشێکمانەیە بۆ پاڵەوانێتی یاریزان کاری لەسەرکات تا گاتە ئاستە بەرزەکان و بەدەستهێنانی ئاستێکی بەرز لە وەرزشەیە کە خۆی مەبەستێتی وەرزشێکشمانەیە بۆ تەندروستیە من تۆ هەچ کەسێکی تر لە ماڵەوە ئەگەر کاری وەرزش نەبێ پیشەی وەرزشکاریش نەبێ ئەتوانێت ڕۆژانە کۆمەڵە جوڵە ئەنجام با کە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی دەرونیەوە کاریگەرێکی باشی دەبێت هەم بۆ ئیشکردنی هەم بۆ سیحەت و زۆر کات درێژکردنی تەمەنی ئەمە کاڵێن درێژکردنی تەمەنەوە نییە مەسەلەن بەڵکو درێژکردنی تەمەنەوەی تۆ بە زۆرترین تەندروستتر بژی نەک ئەوەی کە مەسەلەن فترەیەکی زیاتر تۆ بە نەخۆشی بژی. کۆمەڵێک تەمارینی زۆرمان هەیە و جۆی تەدریبەکان زۆری فەرقە ئێمە کۆمەڵە تەدریبمانەیە هەموو وەرزشێک تەدریبی تایبەت بەخۆی هەیە کاچینە سەر ئەحماگشتێکی وەزایدەن تایبەتێکی بەڵام ئێمە کۆمەڵە تەدریب ئەگەر لە ماڵەوە بیکەین ئێمە پێویستمان بە چیە سترێجینە کۆمەڵە تەمارینی کشان چۆن بتوانین ئازاڵانم بکشێنین چکم ناکرێت ئەگەر کەسێک ریاضی نەبێ بێوێ لە ماوەی 10 دقیقە چارەکە 20 دقیقە چکم ئێمە کاتێکی کەممان هەیە لە ماڵەوە و پێداویستێک و ئامێرێکی وامان نییە و زۆر کات لازم ناکا پێویست بێ ناتوانین تۆ بەردەوامی بڵێ سەعاتێک بەیانیان تەدریب بەکەم چکم ڕەنگە ئینسان بەردەوام نەبێت لەسەری بەڵام ئەگەر تۆ بێ کاتەکە کەم کەیتەوە بۆ نمونە 20 دقیقە 20 خولەک یا زیاتر لەمە کاریگەرەکەی کەمترە لە ڕووی فیسۆلۆجی لەشەوە لە ڕووی گۆڕانکاریە جەستەیەکانەوە کە ڕوئەیە بەڵام لە ڕووی ئازەڵە ماسوولکەوە تۆ کەمێک ئیسفادەت کردو زۆر لەوە باشتر کە تۆ جوڵە ئەنجام نەیت و بەبێ جوڵە بشیرە دەرەوانێ ئەگەر بێت و ئێمە جوڵە ئەنجام بین لەسەر و 20 خولەکەوە یاخود زۆر ئەوانەی کە لە بواری وەکزۆرشیا و علم تەدریب کارەکەن ئەڵێ باشترین تەدریب 20 تا 45 خولەک مەسەلەن بۆ نمونە ئەگەر کەسێک بێ بیکەواتە لە خوار 20 خولەکەەوە گۆڕانکاریی فەسەجی وا دروست ناکە کە تۆ کاریگەریی باش دروستکە چ لە ڕووی دەرونی و چ لە ڕووی تەندروستیەکەیەوە
لەبەرەوە ئەگەر مەسەن ئێمە بین ئیش لەسەرەوەکەین کۆمەڵە تەمارینمان هەیە کە مەسەن جەنابەت ئەمڕۆ لیا دانیشتوی سەرەکەی ساعتی دانیشی بێتاقەتە بی ئەم جمگانە پێویستی بە جوڵەیە ناکرێت یان کەسێک لەسەر کۆمپیوتەر دانیشێ مۆزەفە فەرمانبەرە یان کەسێک کرێکارە کۆمەڵە جوڵەی ناڕێگە کار ڕۆژانە تۆ پێویستە کۆمەڵە جوڵات بەکارێنەوە کۆمەڵە جونگەی لەشت کار لەسەر کردو ئەوانی تریشکاری لەسەرکەی لەبەرەوەی تەوازنێک ڕووبە لەبەرەوەی گۆڕانکاری فەسەرجیانی کە تۆ هەمیشە دانیشتوی تۆ پێویستە چی بکەی لێرە کۆمەڵە تەبرینکەی بەیانیان پێشەوەی بیت ئێرە شەو خەوتوی جەسەد ماندووی ڕاستە خەوتوی ئازێتێکن نەکێشاوە بەڵام کۆمەڵە جمگە سەر بوون پێویستە جایەکی چیان بکەی یەکەم جوڵەکە تۆ یەکەم هەنگاوینەی یەکسەر فەسلەجیان سوڕی خوێن چی لەبێت چالاک دەبێت کە سوڕی خوێن چالاک بوو ئۆرگانەکانی تری ناو لەشێ دەست بە چالاک بوونەکەن کۆمەڵە ماسوولکەت هەست هەموو گرژبوون و خاوبوونەوەی تۆ یەکەی تۆ لە ڕووی جەستە و فیسلۆجیان ئیسفادەیەکی زۆرەکەی جگە لە بەهێزبوونیان چکە لە بەهێزبوونی بەسەرەکانی جمگە کاریگەری زۆر لێبێ وە زۆر بە سوود ئاگەری من زۆر کات دەڵێم تاقیکردنەوە یعنی جوانترین بەڵگەیە تۆ ئەگەر بێی مەسەن بۆ نمونە یەک ڕۆژ دوو ڕۆژ تاقی کەرەوە وەرشێکی باشکە بەیانیان بەڵام جۆری وەرشەکان دیاریکراوە بێ بە پێی بنەمایەکی زانستی و ڕێکخراو بێت چکم زانستی مەشقبریتێ لە کۆمەڵە جوولەی ڕێکخراو بۆ بەرزکردنەوەی ئاستوانای کەسەکان بەڵام تۆ لێرە بە شێوەیەکی ڕێکخراو جوولەکانی ئەنجام بە پاشان دووشێ بکە ئەو ڕۆژە بچۆ بۆ دەمزانە چەندێک لە ڕووی فەسەجەوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی ئەمڕۆ چەندێک مرتاحتری وەرزشەی کە بەیانیان پێش چوونە دەرەوە کارمەندێک یا فەرمانبەرێک ئەیکا ئەتوانین بڵین بەشی ئەو 4-5 ساعتێکە کە لە سەر مێزی کۆمپیوتەرەکەیان لەسەر مێزی فەرمانگەکەی کاروباری خەڵک بەڕێوە بە یان بۆونەوە باشترە دوای ماندووبوون و خاوبوونەوە گشتبوونەوەی ماسوولکەکانی اینجا وەرزشەکە بکە ئێمە چیمانێت تۆ ئاتەن شەوانە خەوی زۆر کات کۆمەڵە هۆرمۆن و گۆڕانکاری فەسەجە ڕوئەیە بە تایبەتی لە سەعات 10 تا 2 شەو کۆمەڵە هۆرمۆن گۆڕانکاری باش ڕۆیان بەیانی زۆر هەساوی سێرەکەی ماندووی لە شەو خەوتوی کۆمەڵە بەشێ لە لەش سەر بووە هەڵەسی کۆمەڵە جوڵە ئەکەی ئەم جوانە من پێویستە تۆ یاریزان نی تۆ کەسێکی دەتوێت بۆ تەندروستی وەسیحەت یاریکی تەنها پێویستێ بەچێ مەسەلەن هەوڵ بە کشانی زیاترکە لە جومڵەکانە تەمارینی سترێچینکە ئیسفادەیەکی زۆر لەکەی تووشی ئیسابە نابی چکم تۆ ئیش بەلەشی خۆتەکەی و ئامێر و شتێکی لە بەردەست نییە بڵێ منەمێ مەسەن هێزم بگەمەوە ئاستا مەسەن سورعەم بگاتەوە ئاستا چکم ئەوانە پێویستی بە کۆمەڵە پێداویستە تۆ پرسیار لەسەر ئەو بابەتەکەی چی بکەی کە تۆ پێداویستی پێنی تۆ مەسەلەن ڕەنگە 20 دقیقە تا 30 خولەک تۆ بتوانی بەیانیان ڕێازەکەی هەر لە ماڵی خۆتە زۆر ئەو جوڵانە چین کە دەبێ بیانکەین ڕۆژانە بۆ بە تایبەتی شێوازە ڕاستەکەیان کامەیە شێوە بکری عملیان بۆ بەسەر هەردووشا من ێستا هەوڵێم کۆمەڵە جوڵە بەڵام ئەگەر بێم مەسەن جوڵەیەکی کاملکەم ڕەنگە پێویستم بە 25 تا نیو ساعتە بێت تا تەواوی لەشم هەموو جمگەکانی دانە بەدانە من چی بکەم کاری لەسەرکەم بەوەی کاتی بەرنامەکە من تەنها ئیش لەسەر چیەکەم ئەو جوڵانەی کە من ئیشێک لێخچەم بەس کەمەرە ئەو جوڵانەی کە ئەگەر کەسێک بیکە ڕۆژانە بە حکمی دانیشتن منم بۆ تەرکیزەکەمە سەر ئەوە بەس ئەو جوڵانەی کە لە ئەسنای دانیشتنە ئەگەر تۆ بێ ڕۆژانە بیکەی لە ئازاری پشت دوورەکەویتەوە لە ئازاری جمگەی سمت لەمانە کاریگەرێکی باشی دەبێت بەڵام ئەم جوڵانی کە منێکم بۆ کێشدا بەزاندن نییە بەڵکو بۆ کەمکردنەوەی ئازارە لە پشتا و زایدان ڕێخستنی ماسوولکانی وەرگا و گرشتکردنی ماسوولکانی کەمەرە ئەمە ئیسفادەیەکی زۆری لێسرە بۆ لەوێ من جۆرایەکی کەم و کاتێکی کەم لە بەردەستایە بەڵام ئەگەر بێت و بە زۆری و لە کاتێکی ترابێ ڕەنگە من چل خولەکەم بێت تەواوی ئەندامەکانی لەشم گەرمکەم من ئێستا کۆمەڵە جوڵاکەین کە زیاتر ئەم جوڵانی ئەم ڕۆمان ئیشی لەسەر بکەم جوڵەی چییە جوڵەی کەمەرن بتوانم لە بینی کەمەر جمگەی ڕانم زایدەن کەمەر کۆمەڵە جوڵەکە ئیسفادەیە بێ بۆ پشتم سوودی لێ بینم لێرە ئەنجامی بین بەڵام ئەمە مانایەوە نیەوە کوتم تەواوی گەرمکردنی لەش بێت چکم هەچی حمایەکە تۆ بیکە پێویستە یا لەسەرەوە بیتە خوارەوەیان لە خوارەوە بەڵام وەکو فەرمانبەرێک کە لەسەر کورسەکەی هەڵەسێ پێویستە چی بکە ڕۆژانە کۆمەڵە جوڵە لە دەستەکانەوە دەست پێەکە بۆ لایەکان ڕاست چکم هەموو جمگەیەک هەموو ماسوولکان گۆڕانکاری لێرا دروستە بێ من کۆمەڵە جوڵە ئەگەر بێم ئەوە منە ئالێرا بیکەم پێم وایە ئەگەر کامێرەکە تەوا بێت دروست بێمە لێرە دانیشت بێتم زۆر باشە مەسەن بۆ نمونەیەمە کۆمەڵە جوڵەمان هەیە لێرە ئەگەر هەر لە دانیشتنەوە پێویستە هەموو زاوەیەک چی بێ ڕێک بێ بۆی ئاماجەکەم بپێکم ئەم دەستی کە لێرە دامناوە زاوێ گۆشەیەکی نەوە دروستکە لێراشا بە هەماشەوە بەم جۆرە وەستاوم پشتم چی لێکم کەمێک گورگم دابەزێنم بۆ خوار چکم فەقەراتی من بەردەوام چییە پێچەوانەیە پاشان بۆ نمونە بەرزیکەمەوە بۆ سەرەوە باش ئەم جا لێرە ئیش لەسەر چی بکەم مەسەن بۆ نمونە کەمەر بەرزکردنەوەی قاچم داناوە لێرە دەست داانێم باڵەکەەوە یاک دوو یا دوو جامەسەن بۆ نمونە ئەمە بەردەوام تەدریبی لەسەرەکە دوو سێریکەنە لێرە چەند جمگەی من نەگەجوڵێ دوو بەم جۆرە لاکەی تر بەدام چکم پێم پێویستە هەردوو لە
بجوڵێنی ئەمە خۆی عەدەدی کەمترە بەڵام منەمێ چی بکەم زیاتر بجوڵە ئەمە جۆرێکتر لە جمگە دەستدانێت مەرجەکە هەموو بەیانیەکەمانوێت جوڵەکان دەست پێ بکەین پێشەوە هەندێک ڕاکردنمان هەبێ یا لەسەر ئامێری تایبەت بێ یاخۆشەکەیا بێت یا لەگەرەوە ئێمە بین جۆری جوڵەکان مڵم ئەو جوڵانە پێویستەکە کشانە بەڵام ئەگەر من بمەوێ قەیچێکە ئەتوانم مەسەن لە سەرسنگی پێ کەمێک زیاتر و گۆڕانکاریە زیاتر ڕووبە چکە ئێمە کاتێ ئەمانەوەی گۆڕانکاری فەسەجی ڕووبا بێ پێویستە نەبزی دڵ بەپی تەمەنەکە و بەپی ئەو یاسایانەی کە دانراوە بۆ نموناڵێ 220 تەمەنی کەسەکەی لێلابە زایدەن 15 بۆ 20 لێلایتر ئەو کاتە ئیش لەسەر چیەکە ئیش لەسەر سووتانی کالۆریەکە نەبزی دڵ ئیش لەسەر سووتانی کالۆریەکە بۆ نمونە من نامێ کالۆری بسووتێنە من نامێ کێشم داگرم بەسە نامێ ڕاضەیەکی بەیانیان کەم بۆی ئەمانە مەفهومەکان جیاوازترن لێرا بۆی ئەڵام فەلسەفەی وەرز زۆر گەورەترە لەوەی تۆ بێ مەسەن لە چارێکی لە 20 دقیقە مەسەنەوە دوو تەدریب بوو تەمارینێکی ترە گەر مەسەن هەر بۆ پشت ئیشی لەسەرکەین بەم جۆرە وتم ئەبێ گۆشەکان ڕێک بێ زاویەکان ڕێک بێ بۆ نمونە عەفوم کەن ببوونە قاچ بەرزەکەمەوە قاچ بەرزەکەم بۆم شێوە باش ئەمجارە چی یەکەم پێچەوانی دەسیڕا یەک جار بیکە ئەمجارە چی دەسی ڕاست باش ئەمە یەکێکە لەو تەمرینانەیە کە بۆ پشتیش زۆر ئیسفادەی هەیە بە بەردەوامی هەر بۆ لایەک دەجار من نەتوانم چی بکەم بەم جۆرە ئەم جوڵەیە بکە ئەگەری هەیە ئەگەر بە هەڵە بیانکەی زەرەر بەسەر تا بشکێتەوە زەرەرەکە چی ئیسفادە ناکەی ناوکو زەرەر دڵنیا بە وەرزش هەر وەرزێکەی زەرەر ناکەی بەڵام ئەوەی هەیە تۆ ئیسفادەی ناکەیت چکو ئەم تەمرینان ئێستا گەرم مەقاعەیەکی فیندستیا ڕەشاقە من تەمرین کەم بە جیازێک ئەمە زەرەرم لێیە لەبەری من لەشی خۆم یاری ناکەم بە جیازێک یاریەکەم کاریگەری زۆر دروستوی بەڵام من لێرە بە لەشی خۆم یاریەکەم زەرەر نییە بەڵام ئیسفادە نییە زۆر باشە تەمرینەکانی ترسین چکە کە دەرفەتی زۆر زۆر باشە ئەم دوو سێ تەدریبە ئەمانە بۆ سند بۆ کەمەر بوو بەڵام ئەگەر بین بم بۆ خۆڵ ئیشکەم مەسەنها کشاندنی ماسوودکە عەزەڵە بە جۆرێکی تر بۆ سەر چکە هەموو عەزەڵەیەک لێرە سەیریکە من ئەمە کە ڕاگەشم بەشێک لە پشتمە کە ئەمە بەرزەکەمەوە ژێر بن باڵم کە ئەمە ێنم بۆ دواوە سنگم ها کەسێک بۆ نمونە مەفهومێکی وازحتری بە مێگەر بە هەڵە نەچبێتم چەند جار بۆنە پێویستە دووبارەی بکەینەوە هەر یەکێ لەم وەرشانە بەپێی عەدەدە وەپی کاتی کەسەکە خۆیدی من دامنا ئەڵم 20 خولەک لەوە زیاتر ناتوانم وەرزشکەم بەڵام ناکرێت من ئیش لەسەر نامێ ئیش لەسەر هەموو جەستەکەم بەیانیان کارمەندێ فەرمانبەرێکە یان بوون هەر تەنان کەسێکە کیلۆمەتر دوور دەکەوێتەوە بۆ هێنانی نانی بەیانیان بۆ خێزانەکەی ئەمانە بە پاسکیل ڕۆشتن یا بە پێڕۆشتن هیچ سوودێکی توانین ئەمە ناوبنین وەرزشی بەیانیان ئەتوانی ناوی بنی بەڵام تەنها بە ڕۆشتنەکە نامەڵکو ڕۆشتنەکە تەنها چیەکە لەش ئەجوڵێنێ بەڵام ئەویش تۆ بە چه حەجمێکی ڕۆشتنەڕۆی ڕۆشتنی ئایا کاریگەریەکە چکم ئەگەر من بۆ منە لێرەوە ڕاکەمە تا بەردەم قاپی ئێرە ڕەنگە ئەگەر بە توندی بێ و شدەکەی بەرز بێ گۆڕانکاریەک کەم لە نەبزی دڵما دروستەکە بەڵام ئەگەر بێواشی بڕۆم دروستی ناکە ئەمە خاڵێکی تر ئەوەیە مەسەلەن بۆ نمونە کاتێکە من وەرزش ئەەکەم ئەبێت چی بکەم بزانم کوێم ئەجوڵێنم مەسەلەن بۆ نمونە ئەم دەسم بەس ئیش نەکەم لەسەر دەسم ڕۆشتنیش ئیشکردنە ڕاستە لەسەر مولەشە بەڵام کوێ زیاتر بێزبێ ماسوولەکانی خوارەوە هاتووم مەسەن ڕۆشتنم کردو زۆر باش هاتوومەتەوە گەڕامەتەوە دوای ئەو کۆمەڵە تەمارین سترچین دەکەم پاشان دووشەیەکەم مەسەن ئەو کاتە ئیسراحەت و کاریگەریەکانی زۆرە وەزایدەن ئافم کە دانیشتن بۆ نمونە منی سەعاداوانە دانیشتم کارمەندێکم زۆر ئاساییە زۆر تەبیعیە هەڵەسمە سەر پێ کۆمەڵە تەمارین دەست کەمە جا بۆ خوارەوە هەسان بۆ تەنیش دانیشتنەوە نیم سەعات ئێمە بکە ئازارەکان بە دوور دەکەوی ینی هەمووی 30 سانێت هەین دقەیەکی پێچ من ئەڵێم ئەمە بۆ دابەزانی کێژ نییە بەڵام بۆ گۆڕانی ژمگێ ئەم فەقراتی تۆ ئاواینێ دانیشتوی بەڵام تۆ گەر بیجوڵێنی ئەم ئازارانی ئەمە ئەو وەرزشەی بەیانیان کە بەدەر لەوە سوود و نەهێشتنی ئازار لە جومگەکانمانە بۆ دابەزانی کێشیش ئەتوانین سوودی لێبینین ئێمە دابەزانی کێش ینی وەکوتم وەرزش چووک و فەلسەفەیە هەر ڕایانێک بە جۆرە ئیشەکە کۆمەڵە ستانداردی هەمانە بۆ نمونە کەسێکە گەربیوی کێشی لەشی داگرێ پێویستی بە چییە ئەوەیە ئەو کالۆریکە لە لەشیە هەیە ئەو زۆرە هەیەی پێش ناخواردن پێشووی ناخواردن کە چووک هەموو ئینسانێ بەرگەی ئەوەگرێ 2 ساعت ڕاکردن کە هاو بخوا لەگەڵە بەڵام نان نەخوا بۆیە ئیش لەسەر چیەکە ئەو لەشەی من ئەو جگەرم ئیش لەسەرەوەکە ئەو زە پێویستی کە لە ناو لەشمایە وەریگرێ و بە شێوەی کالۆری سەرفیکە هەموو چاورەکانی لەشم چون خۆراکی پێویستم پێنی ئیش لەسەر چاوریەکە یە ئەگەڕێ تەواوی چاورەکانی لەشم بەپێی پێویست بەپێی جۆری تەدریبەکەم وردە ڕۆژانە لی سەرفەکە هەتا چی لێ چکم من لە شەو نانم نەخواردە و زەی تەواوم پێ نییە ئێسش بە برسێتی هەڵەسم ڕاکەم بۆی کێشی لەشم چی لێکا وردە چاورەکانی کەمە کاتەوانێ و لەشم بۆ خۆی وردە بە شێوەیەکی ستاندار بەرەو دابەزینەڕەوە بەکامە ئەوترێ وەرزشی بەیانیان سەعات دە من کە هەڵەسم
خۆم بجوڵێنم پێ دڵن وەرزشی بەیانیان یا کاتی بەیانیان ئاتەن باشترین وەرزشی بەیانیانە. جەستە ماندوو بووە لە شەوە سڕ بووە کە خەوتووە چەند ساعاتێ خەوتووە هیچ جوڵەیەکی نەکردووە جملەکانی پێویستی بە جوڵەیە لە ڕووی گەدەوە ڕەنگە خاڵی بێ باشە لە ڕووی مێشکەوە مرتاحتری چکم کە تۆ وەرشەکەی ڕاستە لە ئەستای وەرشەکە تۆ مێشکت مرتاحە بەڵام ڕەنگە پێشەوە بزانی ئەو کاریگەری هەرمێنە لە کاتی وەرچەکە بۆیە باشترین کاتی بەیانیانە من هەڵسم پێشەوەی مەسەن زۆر کات لەهان لە خۆرکەوتنا زۆر مهمە بڕۆ لە تەواوی دنیای سەیریکە بچەنە ئەو پێشکەوتنی کە هەیە بڕۆ لە پارکەکانە لای خۆشمان لەخوا بەزیابێ گۆڕانکاری زۆر بووە لە چاو ساڵانی ڕابردووە خارەشەکان بچن بەر ناکەێت بارکەکان ێستا خەڵکێکی زۆر بەتەمە ئەم وعیەتە زۆر مهمەگە درۆژێ بەڵام لە دنیای زۆر لەمە زیاترە خەڵک یە بۆ پارکەکان دەسەگا بە کۆمەڵە تەمارین ئەگەر مەسەرەن ئەگەر وەرزش ئێمە باسیکەن زۆر لەلایەنە تەندروستیەکانەوە یەکەمین فاکتەر کە دیسە لە دنیا ئیشی لەسەرەکرێ وەرزش سیستەمی بەرگری لەش زیاد دەکات کە تۆ سیستەمی ئەیمەنی و بەرگری زیاد بوو ڕێگرێ لە ژێر 50 زۆر باشەوەسا زۆر بە کورتی دەرفەتمان نەماوە ئایا کێ دەبێ وەرزشانە بکوانی کە تەنها تەمەنیان چۆتە سەروی 40 ساڵەوە یاخودەوانی کە شۆفێری تەکسین و باین تیاوارە لەناو تەکسین یاخود فەرمانبەرێک کە زیاتر داهێنیشێ وەرزش بۆ هەمووانە بەڵام جۆری تەدریبەکە لەگەڵ تەمەن و کێش و تۆ کەسێک ڕەنگە ێستا من ئەم تەدریبێکی زۆر بەسیت بوو دوو تەدریم بەسم بۆ بۆ من ناکرێت نە زۆر ئاسانە بەڵام چییە تەکەیف پێویستی بە ڕاهاتنە مەسەلەن تۆ کەسێکی کێشی لەش زۆرە قوی دەست کەمترە حاڵەتێک تر دەیە قەیچێکە تۆ 8 جارمێکە بەس تۆ 3 جار بیکە بەڵام بڕۆ هەفتەی داهاتوو بیکە بە 4 جار بیکە بە 5 جار داهاتوو بۆ وردە زیایکە وە جۆری تەدریبەکە من پێم باشترە ئەو کەسانی کە تەدریبەکەن لە ماڵیشەوە بیکەن ئەگەر بێت و بۆی پێشکەوتنی تەکنەلۆژیاوە یوتیوب زۆر کاری بۆ ئاسان کردوین بەڵام زۆر کاتەگەر ئەوە شە دەست نەکەوت بڕۆ لای کەسێکی پسپۆرت کەسێکی ئەکادمی کۆمەڵێک مەسەن پرسیاری لێ بکەم من چ جۆرە وەرشێ بکەم چی بکەم بۆ ئەم تەمەنێ بچکەم وەکوتم هەموو ئینسانێک جیاوازە لە ئینسانێکتر ناتوانانی یەک پەیڕە و پرۆگرام دانی بۆ هەمووی لە ڕووی تەمەنەوە لە ڕووی کێشەوە لە ڕووی بنیەتی جەستەیەوە هەمووی جیاوازە ناتوانانی یەک پرۆگرامدانی بڵێ کاکجلا تۆ لەسەرەوەی بڕۆی تۆژە سەرم ڕەنگە تۆ بەشێک لە شوێنێ ئازاری بێکە یەک تەمەنیش بن ڕەنگە چاوری لەشی تۆ زیاتر بێ کەمتر بێ بۆیە ناتوانانی یەکشدانی بەڵام ئەو وەرزشە ئامەی کە هەیە من ئەوت پێڵم ڕەنگە بێم بتوانین لە چەند بندین بەرنامەی ئاوا تۆ کاری لەسەرکە ئێمە لەسەرەوە ڕۆژێ باسی بەشەکانی سەرەوەکەین چۆنە جوولێن ڕۆژێ باسی کەمەرکەی ڕۆژێ بەشی خوارەوەکەی واتە بە چەند دەرسەیەکی بەیانیان تۆ ئەتوانی ڕوونکردنەوەی تەواوی نەک بە تەنها بەسن بڵێ بە 10 دقەیان چارەکێ تۆ بتوانی تەواوی تەمرینەکان بکەین من بۆ خۆم تەدریبێ لە پەیمانگا بە فێرخوازێک یەکەم نەگەوێت کەسی گەورەمان لایە زۆر کات 40 دقە خایەنێ بەس تەمارینی کشان چۆن توانم لێرە مەسەن بە کاتێکی کەمەوە جێبەجێکەم زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا بینەرانی عزیز دەچینە لای ناوبڕێک و لە تەوەری دووەمی بەرنامەکەمان پێتان دەگەنەوە لەگەڵمان بمێننەوە. بەرپرسیارەتی کۆمەڵگە بەرامبەر بە مناڵی بێباوک تەوەری دووەمی بەرنامەکەمانە بێگومان هەر یەکێک لە ئێمە ڕۆژانە بەرخوردەکەین یا مامەڵەکەین لەگەڵ بەشێک لەو منداڵە بێباوکانەی کە لە کۆمەڵگەکەماندا هەن بەهۆی لە دەستدانی باوکیانەوە یان بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆیان بەهۆی شەڕەکانەوە کە بەشێکی زۆر لە منداڵ باوکیان لە دەستداوە ئێمە چ بەرپرسیارەتیەکمان هەکەوێتە سەرشان یا کۆمەڵگە چه بەرپرسیارەتێکێکەوێتە سەرشان بەرامبەر بەو تاکانەی کە باوکیان لە دەستداوە بێگومان ئاینی پیرۆزی ئیسلام لە ڕابردوودا فەرمودەیەکی زۆر جوانمان هەیە کە تا ئێستا کەم باس کراوە کە پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه و سلم دەفەرمێت ئەگەر کەسێک مرد ماڵ و سەرۆت و سامانێکی زۆری لێبەجێ ماوە بانەیەتە بەیتولماڵی موسڵمان بەڵکو بۆ وەرەسە و ئەوانەی کە بە لە دوای بەجێماون بمێنێتەوە بەڵام ئەگە کەسێک مرد قەرزێکی زۆری بەسەرەوە بوو ماڵ و مناڵێکی زۆری شێوە بە لە بەیتولماڵی موسڵمانان پێویستە یارمەتی کە سوکاری بدرێت و قەرزەکانی بۆ بدرێتەوە باوەڕتانە بێ ئەوەی کە ئەمڕۆ لە کۆمەڵگەی ئێمەدا موسڵمانان و خێرخوازان دەستگیرۆی هەژار و بێباوکەکانەکەن هەمووی کاریگەری و فەرمودەی پێغەمبەری پێشەوای لەگەڵەوەشدا کە بەیتولماڵ نەما بۆ قسەکردن لەسەرەوەی کە ئێمە چه بەرپرسیارەتێکمانەکەوێتە سەرشان بەرامبەر بە مناڵی بێباوک میوانداری زۆر بەڕێز مامۆستا حەسەن عەبدوڵڵا زانا و بانخوازی ئیسلامیمان کردووە کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە قسە لەسەر ئەم پرسە گرنگەکە مامۆستاگیان سڵاوی خوارد لێبێ و سپاس بۆ دەرفەتەی بە ئێمەت بەخشی بەرپرسیارەتی هەر یەکێک لە ئێمە
کاتێککە منداڵێکی بێ باوکە بینی لە کۆمەڵگەکەماندا چییە و دەبێت چۆن بێت؟ سڵاوی خوا لە زەناویشتان بێت مامۆستا ڕیاز، خوای گەورە سەربەرز و سەلامەت بکەی ئاخوا. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. جنابت ئاماژەت بۆ کرد فعلا یەتیم بێباوک لەبەرەوە کە بۆشایەکی گەورە لە ژیانیدا دروست بووە، سێبەری باوکی بەسەریەوە نەماوە، پێویستی بە ڕیعایەت و چاودێری و لە خۆگرتنێکی باش هەیە. لە قورئاندا طبعاً یەتیم بە گرنگ باس کراوە، 23 جار بە سیغە جیاوازەکانەوە باسی یەتیم و بێباوک کراوە. ئەوەش بۆەوە کە یعنی ئیمانداران مسلمانان بە چاوێکی تایبەتی پڕ لە ڕێز و بەزەیی سەیری یەتیم و بێباوکانکەن و لێیان بێئاگان نەبن. تەنانەت بێئاگابوون لە یەتیم و لە بێباوکان خوا سوبحانەهو وتەعالە کردوویەتی بە سیفەتی کەسانێک کە باوەڕیان بە خوا نییە، باوەڕیان بە قیامەت نییە، ئیش بۆ قیامەت و بۆ دواڕۆژی خۆیان ناکەن. خوا دەفەرمێ سوبحانەهو وتەعالە ئەرەئەیتە الذی یوکەذب بالدین فذلك الذي يدع اليتيم ولا يحض على طعام المسكين. ئەو کەسەت بینیوە کە باوەڕی بە دین نییە، چی وەک بەرنامە دینی ئیسلام یان باوەڕی بە ڕۆژی قیامەت نییە، ئەو کەسەیە کە واز لە یەتیم و لە بێباوک دێنێت. کەواتە ئیماندار یعنی وەک ئەوەی کە ئیسلام تێیگەیاندووە و لەو بوارەشە پێیگەیاندووە زۆر بە گرنگی سەیری یەتیم دەکا و بڵێن ئەو موژدەش ئەو بشرانەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام داویەتی دەبێتە هۆکار بۆەوە کە یەتیم لە خۆ بگرن و ئاگاداری بن و ماڵی لە پێناو دەسەرف بکەن، توانە وزەی خوانی بۆ خەرجکەن بۆی هەست بە بێباوچی نەکە یان لایەنی کەم ئەو فەراغ و بۆشایی کە دروست بووە لە ژیانیدا تا ئاستێکی زۆر پڕیکەنەوە. طبعاً ئەو باس و بابەتە زۆر گرنگە لە ژیانی مرۆڤەکان بەگشتی. لەنێو کۆمەڵگەدا ئەگەر کەفالەتی یەتیم هەبێت لە خۆگرتنی بێباوکان و پێدانی سۆز و بەزەیی و هەروەها ئاگاداربوون لە ڕووی پەروەردەکردنیەوە لەوەدا کە لە بژێوی ژیانیاندا فەراغ دروست نەبێت، هەست بە بێباوچی نەکەن، هەست بەوە نەکەن کە کەسێکیان نییە مشوریان لێ بخوا لە پێناویاندا ماندوو ببێ، خەمبار بێ لە ئاستیاندا، لە کاتی نەخۆشیدا بیان بە بۆ شوێنی پێویست، لە کاتی یعنی ئیلی ئاخریه. ئەوە لە ژیانی ئەگەر ئەوە جێبەجێ بکرێت و خەڵک پێی هەڵسێت، لە ڕاستیدا تعبیرێ لە لوتکەی ئینسانیەتی ئەو مرۆڤە، لوتکەی ئیمانداریشی تا ئاستێکی زۆر ئەگەر لە بەرخاتری خوای گەورە سوبحانەهو وتەعالە بیکات، چونکە کەفالەتی یەتیم بەشێکە لەو ضەمان و لەو هاو ئاهەنجەی کە پێویستە لەنێو خەڵک هەبێت لە ڕووی کۆمەڵایەتیەوە، خەڵک بەیەک با بڵێن پارچە حیسابی خۆیان بکەن، کەلجەسەدی الواحد سەیری خۆی بکە، ئازارێک لە ماڵێک هەیە بە ئازاری خۆی بزانێت، ناڕەحەتیەک هەیە منداڵێک با سەیری منداڵی خۆی بکە. ینی ئێمە هەمومان کە ئەوانەی کە با بڵێن خێزاندارین و خاوەنی منداڵین سەیری منداڵەکانی خۆمان بکەین. ئێمە چەندە وابەستەین بە منداڵەکانمانەوە، چەندە گرینجان پێدەدەین، چەندە لە ئاستی با بڵێن ناخۆشی و ناڕەحەتیەکانیان دڵمان سەغڵەت دەبێ و لە ئاست بە دڵخۆشیشیان دڵمان خۆشە بێ، پێداویستەکانیان بۆ جێبەجێ دەکەین لە کاتێکدا کە بانگمان دەکەن. ئەرکی دەسەڵات و پەیوەندیدارەکان چییە بەرامبەر بە منداڵی بێباوک؟ ئایا ناکرێت لە کۆمەڵگەیەکدا کە زۆر جار باوکەکە لە پێناوی ئەم نیشتیمانەدا خوێنی خۆی ڕژاندووە یان لە دروستکردنی باڵەخانەیەکی ئەم نیشتیمانەدا کەوتۆتە خوارەوە گیانی لە دەستداوە، ئایا دروست نییە یان بۆ ناکرێت کە دامەزراوەیەکی تایبەت دەبێت لە کۆمەڵگەدا بۆ سەرپەرشتیکردن و بەڕێوەبردن و ئاراستەکردنی کاروباری مناڵانی بێ سەرپەرش یان مناڵانی بێباوک لە کۆمەڵگەدا کە نەبوونی باوک تەنها سۆز و حەنان و خۆشەویستیەکە بێت، نەک خوا نەخواستە بەهۆی ئەو فەراغە مادی و ئابووری و کۆمەڵایەتیەوە منداڵەکان سەریان لە کۆمەڵێک کاری زۆر قێزەونەوە دەرچێت. بەڵێ طبعاً حکوومەت دەسەڵات با بڵێن بەرپرسە لەوەی کە ژیانێکی شەرەفمەندانە بۆ سەرجەم تاکەکانی نێو کۆمەڵگەدا بینکات، تەنانەت بەوانەیشی کە توانە و زیان هەیە دەتوان ئیشکەن کارکەن بژێوی ژیانی بۆ خۆیان دابینکەن، حکوومەت و دەسەڵات لەوانی ژەر بەرپرسە. اینجا چ جای منداڵێک کوڕێک کچێک کە بێباوکن
بێگومان زیاتر مەسئولەتی زۆرترە بێت و بە تایبەتیش ئەگەر ئەو منداڵە بۆیە بێباوک بووە چونکە باوکەکەی لە پێناو خاک لە پێناو خەڵک با بڵێن لەو ڕێگەیەدا با بڵێن بۆ بە قوربانی گیانی بەخشیوە ئیتر ئەوە زیاتر پێویستەکە و دەسەڵات بە ئەرکی بە مەسئولەتی ئەخلاقی خۆی بە مەسئولەتی حکومڕانێتی خۆی هەڵسێت لە ئاستی ئەو منداڵانەوە فعلەن گرنگی باشە پێ بدات چونکە ئێمە وشەیەکێ لە کورداواری خۆمان کە هەمیشە دەڵێن حکوومەت باوکی میلەتە ئەگەر وابێت لە ئاستی بێباوچێک لە ئاستی منداڵێک کە فعلەن سێبەری باوک نییە بەسەریەوە دەبێت حکوومەت ئەو فراغ زۆر بەجددی پڕکاتەوە و خەمیان لێ بخوا چونکە ئەگەر ئەمە یعنی حکوومەت با بڵێن دەسەڵاتلانی پەیوەنددار بەوە هەڵەسێ بێگومان تعبیر لە کەم تەرخەمێکی زۆر ڕەنگە ئێستاش هەندێک با بڵێن دەستگا هەبێ یان شوێنە هەبێ لانی کەم مەثەن وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی هەبێ کە معنیە بەو قەزێ و باس و بابەتە بەڵام چەندە پێ هەڵساون بێگومان فراغ هەیە ئەگەر فراغ نەبووە با بڵێن کەسوکاری یەتیم و بێباوکان ڕێیان نەدەکردە دەستگا خێرخوازیەکان ڕویان لە خەڵکی تر نەدەکرد ئێمە دەزانین کە فعل معاناتیان هەیە کێشیان هەیە ئازاریان هەیە بەڵام پێویستە زیاتر هەم لە ڕووی مادیەوە هەم لە ڕووی معنەویەوە لە ڕووی پەروەردەیەوە یعنی حکوومەت بەو ئەرکە هەڵسێت لانی پەیوەنددار بەو قەزیە هەڵسێت ئەرکێکی ئینسانیە ئەرکێکی بۆ ئیمانداران ئەرکێکی دینیە و ئەرکێکی نیشتیمانی و نەتەوەیشە بە هەمان زۆر وە کەم تەرخەمیکردن لەو قەزیەش بەڕاستی کەم تەرخەمیکردنە لە دابینکردنی داهاتوویەکی گەشت بۆ خودی منداڵەکان و هەروەها کەم تەرخەمیکردنیشە لەوەدا کە ئەو با بڵێن پشتگوێ خستنە با بڵێن داهاتوویەکی مەترسیدار بۆ کۆمەلگە دروستەکە وەکۆی کە جەناب باست کرد چۆن منداڵ پێویستی بە کەفالەتی مادی هەیە ئەوەندە و زیاتریش پێوەستی با بڵێن یان پێویستی بەوەیە کە کەفالەتی پەروەردەیی بکرێت کەسێک هەبێت مڕاعاتی بکە ڕعایەتی بکە لە ڕووی پەروەردە و پێگەیاندن بۆی کەسێکی ئیجابی سودبەخشی بۆ دەرچێت هەم بۆ خۆی هەم بۆ خێزانی خۆی هەم بۆ کۆمەلگەش زۆر باشە مامۆستا خوای گەورە و پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم هێندە تند بە گژە و کەساندا چوونەوەتەوە کە ئاڵتون و خان و عەرزە و پاژماوە مادیەکانی ئەم باوکە لە مناڵەکانی وەکۆڵێ ئەیسێنەوە نایدەنێ واتە بە گژەوان تا چوونەتەوە کە ماڵی هەتی و بێباوکەکانە خۆن ئەمە کاری کردوتە سەر دەرونی ئێمەش کە پێمان وایە خواردنی پەرداخی ئا و کوپێ چایی یان میوەیە لە ماڵی هەتیوێکدا ئەمە بە جۆرە لە جۆرەکان خواردنی ئەم ماڵی هەتیوەیە و ئەمەش کاریگەریەکی دەرونی خراپی لەسەر ماڵە هەتیوەکەیە کە بۆچی مامەکانم برازاکانم خاڵۆزاکانم نایەنە ماڵمان ئایا خواردنی پەرداخی ئا و میوەیەک و کوپێچا لە ماڵی هەتیوێکدا ئەمە دەبێتە خواردنی ماڵی هەتیو کە بەشێکی زۆر لە کۆمەڵگەی ئێمەدا کار بەمە دەکا و پێی وایە خواردنی ئەم شتە سەرەتایانەش هەر بریتە لە وەکوڵێ دابڕکردن و خواردنی ماڵی هەتیو بەڵێ طبعا سەرتا فعلا خواردنی ماڵی یەتیم تاوانێکی گەورەیە بەڵام ئەگەر بە زوڵم بێت بەستەم بێت داگیرکردنی ماڵی فێڵکردن لە چەندە گوناحە چەندە تاوانە کەسێک کە فێڵ لە کەسێکی با بڵێن اعتیادی بکات کە وەکو خۆمان مەثەلەن زیاتر لەوە گوناحترە تاوانترە کەسێک کە زوڵم لە بێباوچێ بکە یان فێڵی لێ بکە یان ماڵەکەی بە هەر ناوێکەوە بۆ خۆی ببات ئەگەر بە زوڵمەوە بێت خی گەورە سبحانه وتعالى دەفەرمێ إن الذين يأكلون أموال اليتامى ظلما إنما يأكلون في بطونهم نارا وسيصلون سعيرا ئەوانەی بە زوڵم بە تاوان ماڵی یەتیم و بێباوکان دەخۆن ئەوە لە ڕاستیدا ئاگر دەخۆن وەکو وایە کە ئاگر بخۆن واتە ئەو ماڵ و سەروەت و سامانە هەمووی دەبێت بە عەزاب بە سزا ڕۆژی قیامەت پێوە سزا دەدرێ و عەزاب و سزایەکی سەعیر و گرداریش چێژ دەدرێن و دەستنە ناویەوە طبعا ئێمە خوا سبحانه وتعالى بۆی دیاری کردوین بە مەبەستی خراپەکاری بە مەبەستی زوڵم بە مەبەستی با بڵێن دەست بەسەرداگرتن بە ناحەق خوا سبحانه وتعالى نەهی لێ کردوین کە تەنانەت نزیکیش نەبینەوە ولا تأكلوا يعني دفرموا ولا تقربوا مال اليتيم إلا بالتي هي أحسن نزيكي مالي يتيم نبنوا إلا بجورك كتشاكتر بيت بشويكي زور باشتر شو باشتر كتير كرجمان بيددا إما بابلين بتشين ببين بميواني مالك يتيميان هي تنات شايك للايان بخوين وتنات نانيش بخوين لو مالا شو أحسنك أويا
ئەگەر کەسێک دەچێتە ماڵیان لە بەرامبەری ئەو بابنێ خواردنی کە دەیخوات سوودێکی باشتر بەو ماڵە دەگەێنێت یان بە یەتیمەکان دەگەێنێت بێگومان ڕەوایە کە لەو ماڵە نانیش بخوات چۆن سوودێک مثلەن کەسی وهەیە دەچێت لەو ماڵ نان دەخوا هەندێک پارەش بەجێ دەڵێ لە بەرخاستی منداڵ یەتیمەکان نەک بۆ دایکەکە یان بۆ مامی ئەو مناڵانە یان بۆ کەسێکتریان بۆ لە بەرخاستی منداڵەکان جاخۆ ئەگەر ئەو ماڵە بۆ خۆیان فەقیر بن ئەگەر بۆ هەمووشیان بێت هەر شتێکی طبیعیە بەڵام ئەگەر هەتا دەوڵەمەندیش بن شتێک بەجێ بێڵێ بۆ منداڵ یەتیمەکان شتێکی باشە جاری واشە هیچ بەجێ نایڵێت بەڵام منداڵەکان دڵخۆشەکات دەست دێنێ بە سەرسەری منداڵەکان قسەی خۆشیان لەگەڵ دەکا بەڕوویەکی خۆشەوە لەگەڵیان دادەنیشێ ئەمەشیان هەر خێرە ئەمە هەر پاداشتە پێغمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام یعنی خۆ هەر مەسەلەی ڕیعایەتی یەتیم کەفالەتی یەتیم هەر لە ڕووی مادیەوە نییە بەڵکو کابرای هاتە خزمەتی پێغمبەر صلی الله علیه وسلم باسی ئەوەی کرد کە دڵی ڕقە پێغمبەری خوا فەرمووی ئایا دەتەوێت ئەتحب ئەن یەلینە قەلبوک وتدریکە حاجەتەک حەز دەکەی کە دڵت نەرم بێت و حاجەت و پێویستەکانی ژیانیش پێ ڕابگەی و بۆ جێبەجێ ببن پێغمبەری خوا فەرمووی عەلەیهی سەڵات وسەلام ارحم اليتيم وامسح رأسه بەزەیت هەبێ بەرامبەر بە یەتیم ڕەحمی پێ بکە و دەست بەسەر سەر یەتیما دابێنە اینجا فەرمووی وأطعمه من طعامك لە خواردنی خۆشت پێ بدە ئەین زۆر جاری وایە منداڵی یەتیم ئێستا بۆچی مەثەن قسەی ڕق نابێ بکرێ بەرامبەر بە منداڵی یەتیم چونکە قسە ڕقەکان و خۆتۆڕەکردن و با بڵێن دەنگ بەرزکردنەوە بەسەریدا و ئەوانە تەئسیری زۆر کاریگەریکی زۆر لەسەر جەستەی ئەو منداڵە بەجێ دەڵێ ڕەسەن ئەوەی بەبیر دێنێتەوە کە بێباوکە ئەگەر باوکی هەبوایە ئەوەی پێ نەدەوترا بۆیە خوا سبحانه وتعالى لە قورئانە فەرموویەتی وأما اليتيم فلا تقهر بەڵێ زۆر باش مامۆستا ئایا بەرپرسیارەتی لە کەسێکەوە بۆ کەسێک چۆن دەگۆڕێ بۆ نمونە منێک کە ڕەنگە خۆشم فەقیر و هەژار بم بڵێ میدی هیچ بەرپرسیارەتێکی مناڵی هەتی و لەسەر شانی من نییە بەڵام فلانە کەس کە دەوڵەمەندە دەبێت ئەو بەرپرسیارەتێ بگرێتە ئەستۆ یاخود فلان ڕێکخراو کە ئیشی ئەوەیە دەبێت بیگرێتە ئەستۆ یاخود بۆ حکومت لیان ناپرسێتەوە ئایا ئەوەندەی کە من ئەگەر لە ڕووی داراییە وەزعم باش نەبێ ئیدی دەبێت خۆم بدزمەوە لەو بەرپرسیارەتەی کە ئەگەر بە قسەیەکی نەرمونیانیش بێت لەگەڵ منداڵی بێباوکدا هەم بێت طبعا ئێمە دەبێت سەیری ئەوە بکەین کە مەسەلەی کەفالەت و لەخۆگرتنی یەتیم بەر لەوەی ئەرێک بێت شەرەفە بەر لەوەی کە بارگرانی بێت لە ڕاستیدا سەعادەتە بەختەوەریە ئەجر و پاداشتە لای خوای گەورە سبحانه وتعالى ئەگەر وا ئینسان سیر بکە بڵێ وەڵام من بەس ئەرکم لەسەر شانە لە ئاستی یەتیم ئەرکەکەش جێبەجێ دەکەم بەڵام پاداشتم نییە ئەجرم نییە لای خوای گەورە بەهۆیەوە دڵم خۆش نابێ بەهۆیەوە کارم بۆ ئاسان نابێ ئەوە ڕەنگە خەڵکێکی زۆر بەو ئەرکە هەڵنەستێ بەڵام سەیری بکەین لە ڕاستیدا ئەو کەسەی کە هەر کەسێک ئەجر و پاداشتی کەفالەت و لەخۆگرتن و سەرپەرشتیکردنی یەتیم و بێباوکان بزانێ ئەبەدەن یعنی کەم تەرخەمی لەوە ناکات کە کەفالەتی یەتیمەکە بکە هەر کەسە لە ئاستی خۆشی کەسێک کە دەوڵەمەندە لە ئاست هەبوونی خۆی کەسێک کە هەژارە لە ئاستی خۆی چۆن چاودێری خۆیەکە ئەو کەسە هەژارە بە ئاوەش چاودێری ئەو یەتیمە بکە کە پێغمبەر فەرمووی عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئەنا وەکافل اليتیم في الجنة كهاتين فەرمووی من و ئەو کەسێک کە کەفالەتی یەتیم دەکات لە بەهەشت وەکو ئەم دوو پەنجەوایین ئیبن بەطال کە یەکێکە لە ڕافەکەرانی فەرموودە دەفەرمێ ئەو فەرموودەیە بەسە بۆی هەموو مسلمانان هەموو ئیمانداران هەڵسن بەوەی کەفالەتی یەتیم بکەن بۆ ئەوەی دراوسێتی و ڕەفاقەتی پێغمبەر صلی الله علیه وسلم لە نێو بەهەشت بۆ خۆیان مسۆگەرکەن زۆر باشە مامۆستا بەرپرسیارەتی و ئەرکی حیزبە ئیسلامیەکان لە کوردستان هەروەها ڕێکخراو و دەستگا خێرخوازەکان بەتایبەت دەستگای خێرخوازی بەخشین لە هەر بەتایبەت لە لقی نەخۆشخانەکان لە تەواوی کوردستان و هەروەها ئەو پرۆژەی کە نزیکەی 10 ساڵە بۆتە زەردەخەنە و خۆشی و سفرەی ڕازاوە بۆ تەواوی مناڵانی بێباوک لە هەرێمی کوردستان جەنابتان وەکو مامۆستایەکی ئاینی ڕۆڵی حیزبە ئیسلامیەکان ڕێکخراوەکان و دەستگای خێرخوازی بەخشین چۆن هەڵەسەنگێنن کە بەدەر لەوەی کە ئەگە بەرپرسیارەتی ئەوانیش نییە و زۆر جار ڕێگریشیان لێکرا لەیان دەسەڵاتەوە بۆ ئەوەی کە سۆزێک نەرمێنن بەرامبەر بە هەتیوەکان چۆن بەرز دەنرخێن ئێوە وەکو مامۆستایەکی ئاینی طبعا ئەوەی بە ئینصافەوە سەیری گۆڕەپانی سەرجەم بوارەکانی ژیانی خەڵکە لە کوردستان حیزبە ئیسلامیەکان کاریگەریان ڕۆڵیان لە بوارە خێرخوازیەکان لە بوارە مرۆییەکان ئەبەدەن نابێت نادی دەبژیرێت بەڕاستی ئەوان وەک دەڵێن حێسەی ئەسەریان هەبووە پشکی شێر بەر ئەوان کەوتووە لە خزمەتکردنی سەرجەم چین و توێژەکان کە پێویستیان بە هاوکاری و یارمەتی بوو بێت
لە نێویاندا منداڵانی بێباوک منداڵانی بێلانە منداڵانێک کە پێویستیان بە ڕێعایەت و چاودێریکردن هەبوو بێت حیزبە ئیسلامیەکان هەر لە سەرەتاوە هاوکارێکی باشی خەڵکیان کردووە کەسانی هەژار کەسانی بێلانە منداڵانێک کە بێباوکن موچیان بۆ بڕێونەتەوە یعنی لە زۆر ڕۆوە بەڕاستی پێویستە دەستخۆشیان لێ بکرێت دوعای خێریان بۆ بکرێت کە ئەوان هۆکارن زۆر جار پارە و سامان سوال دەکەن ڕەنگە ئامادە نەبن بۆ خۆیان سوالکەن بەڵام ئامادەن بۆ خەڵک و بۆ یەتیم و بۆ بێباوکان و بۆ هەژاران سوال دەکە وەکو جۆرێک لە سوالکردن دەپارێتەوە لە خەڵکی دەوڵەمەند و خواپێدا و بۆی ئاگان لێیان بێت بەرنامەی بەخشین ئێمە دەبێ یعنی هەمیشە لەو کە باسی ئەو قەزیە دەکرێت بەرنامەی بەخشین و ئەو بەرنامەشی کە هاوشێوی ئەوەن یعنی باز بکرێن دەستخۆشیان لێ بکرێت دوعای خێری هەم بۆ بکرێت خوای گەورە هەم نیەتیان ساغ و خاڵستر کات هەم کاریشیان باشتر کە و هەمیش جوهدیان بەرهەمدارتر بێ بە حەول و قووەتی خۆی بەرنامەی بەخشین ئێمە دەبینین یعنی فراغێکی زۆری لەو واردا بەڕاستی پڕ کردوێتەوە یعنی حتا ئەرکی حکوومەتیش تەحەدێک بە ئەرکی حکوومەتیش هەڵدەستێ وەکو ئەوە کە لانی پەیوەندیدار بێت یعنی ئەرکی لەسەرشان بێ لە ڕاستی جەواژ نییە بەڵام یعنی ئەرکەکە لەسەر بەرنامەی بەخشین نییە خۆ بەو قەزیانە هەڵسێ بەڵام بەڕاستی ڕۆڵی ئەوانیشی ژێراوە دەستیان خۆش بێت هیوادارم خواپێداوان کەسانی دەوڵەمەند کەسانی زەنگین کە هەبوون بەقەدەر خۆیان ئاگای لەم بەرنامانە بێت بەرنامەی بەخشین یعنی ڕەنگە لە نزیکەوە ئاگام لێ بێت کە بە چاوێک سەیری ئەم خەڵکە دەکات بە چاوێکی پڕ لە دادگەری بە چاوێکی بەڕاستی بەبێ فەرق و جیاوازی یعنی هیوادارم خەڵک زیاتر با بڵێن پشتیوانی ئەو بەرنامەی بەخشین بێت بۆی ئەویش بتوانێت پشتیوانی کەسانێک بێت کە پێویستیان بە پشتیوانی لێکردن هەیە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا حەسەن عەبدوڵڵا بانخوازی ئیسلامی لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە میوانیم تەوەرەی بەرنامەکەمان بووی زۆر سپاس بۆ ڕێنمایی ڕوونکردنەوەکان بۆ ئومێدی ئەوەی هەر یەکێک لە ئاستی خۆیەوە بتوانێت دەستێکی میهرەبانانە و بە سۆزانە بەسەر مناڵی هەتیودا بێنێ و زەردەخەنەیەک بخاتە سەر لێوانیانەوە کە ئەماش ئەرکێکی مرۆڤ دۆستانەی گەورەی لە کۆمەڵگەکەماندا بەڕێز ئازیزان کلیلسازێک لە قەزای چەمچەماڵ 30 ساڵە سەرقاڵی ئەم پیشەیە بوو و ئەرکی کلیلسازی بەجێ دەهێنێ با پێکەوە بینەری ڤیتیەک بین کە پەیامنێرمان جەلال جەباری لە چەمچەماڵەوە بۆی ئامادە کردوین. من پۆڵ عەبدوڕەحمان کەریم لە دایکبووی کەرکووک لە ساڵی 89 من خەریکی ئەم کلیسازیم واتە ئەمڕۆ 30 ساڵ بە 31 ساڵە من خەریکی کلیسازیم و
پیشەی کلیسازیش لە ساڵ 1990ەوە من فێربووم و لەو کاتەوە دوکان داناو لە چەند شەماڵ و یەکەم دوکانی چەند شەماڵ کە دانراوە دەوکو دانیشتی و خەڵکی ئەم شارە یەکەم دوکان ئێمە بووین کە دامانناوە پاشەوەی کە خاڵێ خۆش بوو مامۆسا عەدنان شاکر خەڵکی دووزە کە لە ئێران گەڕایەوە فێری ئەم ئیشەمێکی لەگەڵ ئەنەوزادی پورزایە و ئێمەش دەستمان کرد بە دانانی دوکان و ئەم ئیشە تا ئەمڕۆ ئەو کاتێک کە خۆم دوکانم دانا لە ساڵ 1990 تا پێش ڕاپەڕین کە دوکان دانا تا ماوەیەک تا چەند مانگێک بەدەست ئیشمە کرد واتە کلیلی سایرەش بە کلی دەرگا بە کلیلی خەفڵ بە هەر بە لە مەنگەنای گیرمە کرد و قاڵبەکەم دانا لەگەڵ کلیلەکە بە بەربەند بەدەست دروستمە کرد و چەندها کلیلی سارەشم هەر بەدەست دروست کردووە لەو کاتەیە بەڵام پاشەوەی کە ئەلحەمدولیلا کەمەکینەم مامێرم پیا کرد و جیازم دەستکەوت ئەو کاتە حەسم کرد دوکانەکەم شخصەتی ترێ هەتاکو بەدەست ئیشمەکرد زۆر شانوملم زۆر ژانیەکە زۆر درەنگیشتەوە بوو بەڵام بە جیاز و ئامێر تاوان بە 2 دقە 3 دقە کلی لێ دروستەکەین ئێمە هەموو ساڵێک لە ئاسایشەوە ڕێنماییمان بۆ دێت بە گوێرەی ڕێنمای ئاسایش کارەکەین و بەنسبەتی زۆربەی ڕێنمایەکانیان ئەوەیە کە بۆ مناڵ کلی دروست ناگەن کە کلێکی دەرگای حەوش تەنها 1000 دینارە بەڵام بە ملیۆنێکیش من دروستی ناکەم لەبەروی دایک و باوکیان بیان کەسێکی گەورەی بێ ئەو کاتە بۆی دروستەکە بەڵە بەڕێزان دیارە تەوەری سێمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر کاریگەری بەرەمە کوشتتوکاڵیەکانی هەڵەبجە بە تایبەتی کە ئەمڕۆ پێشەنگایەک ساز کراوە بۆ بەرەمە کوشتتوکاڵەکانی هەڵەبجە وەک لە سەرەتای بەرنامەکەش ڕاستەخۆ سامان فەتەح بۆ گواستینەوە دیارە ئێستا دەچینە لای میوانێکی تایبەتمان لە هەڵەبجەوە کە ویش زۆر بەڕێز سەرپەرشتیاری گشتی پێشانگاکەیە کە کاقانیع موحسینە کاقانیع زۆر سپاس بۆ دەرفەتە ئەگەر لێەوە دەست پێ بکەین ئەم پێشانگایە چەندەمین ساڵیەتی و پێناسەیەکی پێشانگەکەمان زیاتر بۆ بکەی بۆی کە بینەران و ئەو خەڵکانش بە تایبەتی کە لە دەروی پارێزگای هەڵەبجەن زیاتر ئاشنا بن بە پێشانگاکەتان. سپاس بۆ جەنابتان سپاس بۆم دەرفەتە سڵاو لە بینەران ئەمڕۆ بە ئامادەبوونی بەڕێز وەزیری کوشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بەڕێز پارێزگاری هەڵەبجە و جێگری لێپرسراوانی حکومی و ئیداری پارێزگای هەڵەبجە لەگەڵ جەماوەرێکی بەڕێز ئامادەن لەکردنەوەی پێشانگای ساڵانەی کوشتتوکاڵی بەروبوومی خۆماڵی کە بەڕێوەبەرایەتی گشتی کوشتتوکاڵی هەڵەبجە هەستاوە بە سازدانی سەعات ئێستا لەم کاتەیە ئەکرێتەوە ماوەی 3 ڕۆژەکەیانێت ئەم پێشانگایە گرنگی ئەم پێشانگایە مەبەستمان لە خستنە ڕووی بەرهەمی جوتیارانی سنووری ناوچەکەمانە ئەو بەرهەمە خۆماڵیە ئاشناکەین بە میوانان بە خەڵکی کە بزانن چەند جۆرێک بەرهەممان هەیە لەوانە گرنگترینان کە هەنارە کرێ گوێزە هەموو بەرهەمەکان بەشدارن لە ئاژەڵی و لە بەرهەمی ڕووەکی هی خۆماڵی لەم پێشانگایەدا 120 جوتیار بەرهەمەکانیان نمایش دەکەن لە 130 کەپراکە خانمان پێشانگاکەیان ڕازاندووەتەوە بە کاری دەستی بە خۆراکی خۆماڵی کە لە پێشانگای نمایش دەکەن بۆ میوانانی بەڕێز. زۆر باشە کاکانێ ئەوەندەی کە خۆتان زانیاریتانە بێت لە ساڵانی ڕابردوو کەم پێشانگایەتان ساز کردبێت تا چەندە بووەتە هۆکاری بە بازارخستنی بەرهەمەکانی ناو هەڵەبجە بۆ نمونەگەریش بازارێکیان بۆ پیا بوو ئایا تەنها ناو هەرێمی کوردستانی گرتوێتەوە یاخود نا ڕەنگە بەرهەمی هەڵەبجە ئێستا بچێتە پارێزیەکانی ناوەڕاست و خواروی عراق یا ئەسڵەن نابچێتە دەرەوەی عراقیش. دڵنیایەوە ئێمە مەبەستی ئەم پێشانگای ئێمە ناساندنی بەرهەمی جوتیارە ڕاستە و خۆ بە بازرگانان یاخود بەوە بەرهێنان چونکە ئەم بەروبوومەی ئێمە بەڕاستی ئێستا لەم کاتایە ئێمە تاوەکو ساڵی پار نزیکی 25,000 بۆ 30,000 تەن بەرهەمی هەنار هەبوو لە سنوورەکەمانە کە خۆش بەختانە هەناری هەڵەبجە لە پێشانگاکانی نێودەوڵەتیە پلەی یەکەمی بەدەستێناوە بەڵام بەداخەوە بەهۆی نەبوونی ساردکەرەوەی گەورە
بەهۆی نەڕەخساندنی هەل بۆ ناردنە دەرەوە ئێمە توانین هەنار بنێرینە دەرەوە هەناردەی دەرەوەیکەین چونکە باشترین و بەتامترین جۆری هەنار لە سنووری پارێزگای هەڵەبجەیە ئێمەش ئامانجمان لەم پێشانگایە ناساندنی جوتیاران و بەرهەمەکانیانن بە میوانان و بەشداربوونیان پێشانگایە کە لە نێویاندا بازرگان و وەبەرهێنان. زۆر باشە ئایا وەزیری کشتتوکاڵ کە ئەمڕۆ ئامادەیکردنەوەی پێشانگاکە بوو هیچ بەڵێنێکی داوە لەو ڕووەکەوێت لە ئێستاداوە خۆش ئاماژت پێکرد پێویستان بە ساردکەرەوەیەکەیە بووی کە بتوان بەرەمەکانتان زیاتر هەڵگرن ئایا هیچ بەڵێنێکی داوە لەوەی کە بتوانێت خزمەتێک بە کەرتی کشتتوکاڵ لە هەڵەبجەدا بکات؟ بە دڵنیایە ئێمە لە کابینەکانی پێشووتریشە ئەسێش لە کابینەی ئەم کابینە نوێیە بەڕێز جەنابی وەزیر هەموو دڵنیایەکی پێداوین پلانێکی تۆکمی 4 ساڵی دادەنرێت بۆ کەرتی کشتتوکاڵی هەموو بەڵێنێکی پێداوین کە نەک بە ئێمە بە کەرتی کشتتوکاڵ بەگشتی لە هەرێمی کوردستانە کە پاڵپشتی جوتیاران بن بە هەموو جۆرێک یەکێک لەوانە ئێمە پلانی خۆمان پێشکەش کردووە بۆ سنووری پارێزگای هەڵەبجە ئیشەڵاوانیش بە ئومێدەوەی کە کاری لەسەر بکەن و جۆری خۆیان بۆ پلانەکە چییە کاکان ئەگەر زیاتر قسەی لەسەر بکرێت و بیکەیت لەسەرەوەی کە ئایا ئەو پلانە تا چەندە خزمەتەکە بە جوتیارانی ناوچەکە بۆی کە بەرەمەکانیان یەکەمن لە نرخی خۆیان دانەبەزێت و نرخ بک بۆیان و دووش بتوانن بەرەمەکانیان بۆ دەرەوەی هەڵەبجە بۆ دەروی پارێزگاکانی کوردستان بنێرن. بە دڵنیایە ئێمە تاکە کێشەیە کە ئێستا جوتیاری هەرێمی کوردستان کە هەی بێت بە بازارکردنە لە وەرزی پێگەینی بەرهەمەکانیان نە ئەتوانن بەرهەمەکانیان هەڵگرن بۆ ئەوەی لە ماوەیەکی درێژ بتوانن بیفرۆشنەوە لیاخود لەو کاتەیە بەرهەمی دەرەوەمان بۆ هاوردە ئەکرێت کامەش لە نرخی بەرەبوومەکانیان دابەسێنێت. ئێمە خۆشبەختانە ئێستا وەزارەتی کشتتوکاڵکاری لەسەر ئەوە کردووە باش لەسەر ئەو بەروبوومە دابنرێت کە داخڵی هەرێمی کوردستانە بن بۆ نمونە ئێستا لە وەرزی هەنارەسا هەنار قەدەغە کراوە کە داخڵ بێت خۆشبەختانە هەناری جوتیاران ئێستا پارەکان بەس ئێستا بۆ نمونە گوێز کە هەڵەبجە سنووری هەورامان بەرهەمێکی باشی هەیە لە گوێز هەر هاوردە ئەکرێت ئەمە واکە کارەکە لەسەر نەرە جا ئێمە کارمان کردووە لەسەر ئەوەی کە بازارێک فەراهەم بێنی بۆ جوتیاران یەکێک لەوانە بۆ نمونە ئەم پێشانگایە کە جوتیار ڕاستەوخۆ بناسێنین بە کڕیار و بە وەبەرهێنەکان تاوکو بتوانن بە یەک دەست بەرهەمەکانیان بگەێنە دەست کە باشترین جۆرە هەم لە کوالێتی و هەم لە بڕ زۆر باشی بازرگانان وەبەرهێنان چه پلانێکتان هەیە بۆی کە وەبەرهێنەر یاخود کڕیاری دەرەوەی هەرێمی کوردستان ئایا بیانی بێت لە دەرەوەی عراق یاخود پارێزەکانی ناوەڕاست و خواروی عراق بێت کە بتوانێت لەم پێشانگایەدا بەشدار بێت یاخود هیچ نەبێ ئێوە لە ڕێگەی میدیاکانەوە یا لە ڕێگەی پلانێکی تایبەتی خۆتانەوە پێشانگەکە بناسیێنن بە خەڵکی وەبەرهێنان و سەرمایه‌دار کە بتوانێت سوود لە بەرهەمە کشتتوکاڵەکانی هەڵەبجە ببینێت. بە دڵنیایە ئێمە کە ئەم پێشانگایە ماوەی زیاتر لە 2 هەفتە بۆ 20 ڕۆژە بێت کە ڕیکلامان بۆ کردووە کە بەڕێوەبرایەتی گشتی کشتتوکاڵی هەڵەبجە هەڵدەسێت بە سازدانی پێشانگایەکی لەو جۆرە بۆ بەرهەمی خۆماڵی ئەوەی کە ناسیمانە و دەستمان پێگەیشتووە لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە لە ڕێی کارتەوە بانگەشتنامەمان نردووە بۆ هەموو لایەنەکان بۆ هەموو وەبەرهێنان بۆ هەموو بازرگانان کە بتوانن بەشدار بن بۆی زیاترین دەرفەت و چانس بدرێت بە جوتیارانی سنوورەکە کە بتوانن کۆنتاکت و پەیوەندیەکی ڕاستەوخۆیان لەگەڵا بکەن بۆ ئەوەی هەردوو لا سوودمەند بن ئەوانیش بتوانن پرۆژەکانیان لە بواری وەبەرهێنان داخڵی پارێزگای هەڵەبجە بکەن. زۆر باشەکە قانەجگە لە بەرهەمی هەنار و ترێ و قۆخ و ئەمانە باز لەوە دەکرێن بەرهەمی پەلەوەریشمان هەیە ئەو بەرهەمە پەلەوەریانە چین واگەر بەجیاش باز لە بەرهەمەکانی دیکە بکەی بە گشتی چەند جۆر بەرهەم لەوێ هەیە. زۆر باشە ئێمە لەم پێشانگایە 120 جوتیار بەشدارە لە هێنانی بەرهەمەکانیان وەکو وتمان خانمانیش بە کارە دەستەکانیان بەشدار بوون بۆ ڕازانەوەی پێشانگاکەمان ئێمە جگە لە بەروبوومی کشتتوکاڵی بەروبوومی تریشمانەیە کە بەشدار لە کشتتوکاڵیا مەبەسمان لە ڕۆکی و بەروبوومی ئاژەڵیە لە ڕۆکیەکانە ئێمە سەوزەواتەکان لە تەماتە و خەیار و پولەکە و بیبەر و بانجانی جوتیاران بە سەوزەواتیشەوە ئەمە هەمووی نمایشەکرێت جگە لە هەنار و ترێ و گوێز جگە لەوانە بەرهەمی داری سروشتیمان هەیە وەکو قەزوان و بنێشتی کوردی و
شەوەکە کە ئەمانە شتی دەگمەن و نمونەین کە کڕیاران زۆر پێیان خۆشە کە بە شوێنیان ئەگەڕێن ئەتوان لەم پێشانگایە دەستیان کەوێت. جگە لەمانە ئێمە بەروبوومە ئاژەڵەکانمان هەیە، خۆشحاڵانە خاوەن پرۆژەکان یاخود جوتیارانی بەڕێز توانویانە بەشدار بن بە هێنانی ماسی، ئەوانەی کە پرۆژەی بەخێوکردنی ماسییان هەیە، ئەوانەی کە پرۆژانەی کە سوێسکە بەخێوەکەن ئێستا هێناویانە و ئەیانەی ئاشنایکەن بە میوانان سوێسکە چۆن چاک ئەکرێ و چۆن ئەخورێت، یاخود پرۆژەمان هەیە پرۆژەی گاوداری بۆ بەرهێنانی شیر، خاوەنەکەی شیری هێناوە نمایشیەکات پێشکەشێکا بە میوانان کە بزانن ئایا ئەمە شیرەکەی و ئەتوانێت احتیاجات و پێویستی پرۆژەکانیان دابین کات. جگەلەوە لە پەلەوەرەکان هەم قەل بەشداریان کردووە بە هێنانی قەل یاخود بە چەند جۆرێک لە مریش، یعنی واتە بەروبوومی ئاژەڵیش کە بەشێکەی سەرەکیە لە کشتتوکاڵ لە پێشانگاکە نمایشی دەکرێت. زۆر باشە. ئایا ئەو بەرهەمانەی کە لەوێ نمایش دەکرێن کاقانە چەندیان دەتوانن جگە لە پێداویستی ناو پارێزگاکەی هەڵەبجە واتە پێداویستی ناو پارێزگای هەڵەبجە دابین دەکرێت و دەتوانێت ڕەوانەی دەرەوەی پارێزگاکەش بکرایە هەمووان بەرهەمانە ینی هەڵەبجە دەتوانێت خۆی دابینی بکات بۆ دەرەوەشی بنێرە یاخود چەند بەرهەمێکی جیاوازیانە کامانە لەو بەرهەمانە. بە دڵنیایەوە ئەو بەرهەمانە ئێمە زۆربەی بەرهەمەکانمان کە ئێستا لێرە هیچ جوتیارانەوە نمایشەکرێت زیاد لە 5 تاوکو 10 بەرهەمی ئێمە توانین بینێرینە دەرەوەی سنووری پارێزگاکەشمان. لەبەر ئەوەی ئێمە و پێشانگایە مەبەستمان لە دروستکردنی کێبەرچەیەکە یاخود هاندانی جوتیارانە بۆ بەرهەمێنانی بەرهەمی زیاتر لە ساڵی ئایندەیە. ئەگەر لەم پێشانگایە بێت و جوتیار بەرهەمەکەی ساغ بکاتەوە بە شێوەیەکی باش لەگەڵ بازرگانان یاخود لەگەڵ کڕیاران ئەمە هاندانێکە بۆ جوتیار بۆی ساڵی داهاتوو بتوانێت دووهێندە و سێهێندەی بەرهەمەکەی بەرهەم بێنێت. ئەو کاتە توانین نەک بۆ سنووری هەرێمی کوردستان بینێرینە خوارەوە بۆ باشووریش و یاخود هەناردەی دەرەوەی وڵاتی عێراقیش. مەرجەکانی وەرگرتنی و بەرهەمانە و نمایشکردنیان لە ناو پێشانگاکەیەوەدا مەرجەکانی چی و چین؟ ئایا دەکرێت ڕەنگە بۆ نمونە ماسیە کە لەوێ نمایش دەکرێت لە دەرەوەی پارێزگای هەڵەبجێنرابێتەوە فیلتەرانێکەوە دایان دەرێن چی و چین؟ ئێمە ئەوانەی کە بانگەشمان کردن بەڕاستی ئەو سەودی جوتیارە جوتیاری نمونەین کە پەیوەندیکی ڕاستەوخۆیان لەگەڵ بەڕێوەبەرەتی گشتی شپاڵا هەیە، چاودێرمان هەیە کە سەرپەرشتیانەکەن و سەردانیانەکەن کە ئاڵوگۆڕی زانیاریەکان ئەکەن بۆ پرۆژەکانیان. یەکێک لەوانە ئێستەوەی کە جەنابتان بیبین ئێمە جۆرەکانی هەنارە کە ئێستا دوایی ئەتوانن بیبینن. ئێمە تقریباً 8 تاوکو 10 جۆر 10 سنف هەنارمانەیە کە لێرەسە نمایش ئەکرێ بۆ میوانان کە بزانن ئەمە جۆرەکانی هەنارە، یاخود جۆرەکانی ماسی کە ماسی سەلەمونە، ماسی کار بە کە ئەمانە دووسێ جۆر ماسیمان هەیە سە نمایش ئەکرێنان خاوەن پرۆژە، جۆرەکانی قەل ئەمانە هەمووی ئێمە مەرجماندا نەناوە لەوەی کە چی بەشدار بە بەس گرنگ ئەوەیە ئەو پەڕی هەوڵمانداوە کە بەرهەمەکانمان خۆماڵی بن، هیچ جوتیاری سنوورەکە بن، نەک بەرهەمی دەرەوە بێنن نمایشیکەن لە ناو پێشانگاکەمان. زۆر باشە. بێگومان بەرهەمی هەناری هەڵەبجە یەکێکە لە جوانترین بەرهەمەکان کە ئێمە شانازی پێوەکەین، بەڵام ساڵانە بەهۆی کرانەوەی بەردەوامی سنوورەکان و هەروە پێگەشتنی هەنار لە زۆربەی شار و شارۆچکەکانی کوردستان و شوێنە کشتتوکاڵیەکان نرخی هەناری هەڵەبجە لە چاو ئەو جوانی و وەکۆڵێ باشەیدا دائەبەزێ. تا چەند بیرتان لەوە کردوێتەوە کە هاوشێوەی وڵاتان دە ڕۆژێک بەر لێ پێگەشتنی تەواوەتی هەنار لە ڕێی بەڕاد و ساردکەرەوەکانەوە هەڵبگیرێ بۆ کاتێکەوە نرخەکەی بەرز دەبێتەوە، چکە بێگومان کە بەڕادەکان توانای هەڵگرتن و گلدانەوە و هێشتنەوەی 3 مانگ تا 4 مانگ زیاتری بەرهەمە ڕۆکیەکانیان هەیە و لەوە زیاتریش کە هەنار ئەگەر وەکۆڵێ بەو شێوەیە کە تەواو پێنەگا دەتوانرێت بۆ 4-5 مانگی دیکە هەڵبگیرێ. ئێوە تا چەند بیرتان لەمە کردوتەوە؟ بەدڵنیاوێ ئێمە پێش ئەوە یعنی بەڕێوەبەرەتی گشتی کشتتوکاڵ بەشی باغداری بەشی ڕێنمایی هەوڵیان داوە کە ڕێنمایی جوتیارەکانمان بکەن بە ڕێزەکانمان بکەن کە جۆرەها هەنار بەرهەم بێنن، تەنها یەک جۆر نەبێت. ئەوەی بەناوبانگە لە سنووری ناوچەکەی ئێمە هەناری ساڵەخانیە. ئەگەر ئێمە جۆرا جۆر بکەین لە چاندنی جۆری هەنارەکان ئەتوانین لە مانگی 8ەوە هەتاوکو کۆتایی مانگی 12 هەنارمان هەبێت بەرهەمی هەنار بەبێ ساردکەرەوە، یعنی بەبێ هەڵگرتن.
ئەمە ئێمە کارمان کردووە لەسەری لە ڕێ ڕێنمایە و شەڵا ئەمە لەم ساڵانەی داهاتوە کاری لەسەرەکە و جوتیارانیش کاری باشیان تیا کردووە خاوەن باخەکان بەنسبەت سارکەرەوە کە زۆر پێویستە کۆمپانیاکان یعنی بتوانن ئەم کارە بکەن چونکە جوتیار ناکرێت ناتوانێت ئەمە لە توانای خاوەن باخەکان نییە ئەو تەنها ئەتوانێت بەرهەمی بێنێت پێویستە بەڕێزەکانمان وە بەرهێنەکان ڕووبکەنە ئەم سنوورەوە بڕی 25,000 بۆ 30,000 تەن بەرهەمی هەنار ساڵانە بڕێکی زۆر باشە کە توانێت بۆ هەموو شتێک بەکاربێنێت یەکێک لەوانە کە ڕۆبهەنارە کە هەڵە گیرێ بۆ چەند ساڵێک یاخود شربەتی هەنارەکەیە یعنی یاخود ئەتوانی هەموو جۆرە ویستم لەبارەی ڕوبەهەنار دۆشاوی هەنارەوە قسە بکەم لە ئێستادا بوونی دۆشاو بە ناو دۆشاوێکی هەنار لە مارکێتەکانی هەرێمی کوردستانەکەوە تامێکی زۆر ناخۆشی هەیە و لە زۆربەی خواردنگاکانیشدا ئەندێ بە حسابی ڕوبەهەنار کە ئەوەندەی لە ساسەوە نزیکە ئەوەندە لە ڕوبەهەنارەوە نزیک نییە ئێمە ئەو هەموو ڕوبەهەنارە جوانە سروشتیەمان هەیە بۆچی حکومەت ڕێ لە هێنانی ئەم دۆشاوە هەنارە ناگرێت بەتابەت لە وڵاتانەوە و دۆشاوەکەی خۆمان برەو پێنادا کە مارکێتەکان لەبەر هەرزانی نرخ کە دەبەیەکی 1 لیتری باری 2000-3000 لەبەر هەرزانی نرخەکەی برەوێکی زۆر بەمادەن و دۆشاوی خۆمان لەوەچێ دەمێنێتەوە و کە خوازانێت چه مادەیەکی حافزە و شەکر و شتی دیکەی تێدایە کە بۆ تەندروستی ئێمەش وەکو بەکارهێنەر سەرنجام مەترسیەکی زۆری هەیە ئەوە بۆچی تا چەند هەوڵتان داوە کار بۆ برەودان بە ڕوبەهەنار و دۆشاوی هەنار بدەن بە دڵنیایەوە ئەمە وەکو بەڕێزت ئاگاداری یعنی ئێستا لە بازاڕەکان نەک لە ڕوبەهەنار لە جۆرەکانی شتی تریش ئێستا بۆ نمونە تەماتات ئێمە تەماتەی خۆماڵیمانەیە کە جوتیاری خۆمان بەرهەمێنێت بەڵام تەماتەیش ئەگەر لە دەرەوە بێت ئەمە کەوێتە سەر ویستی کڕیار ئایا کڕیار کامە هەڵ ئەبژێرێت یعنی ئایا شتە سروشتیەکەی خۆت کە لە 100% دڵنیای لە جۆر و کوالیتیەکەی لە پاچیەکەی یاخود شتێکە دڵنیانی لێ کە لە بازاڕەکانە نمایشەکرێت ئێمە مەبەستمان لەم پێشانگایە وەکو بە بەڕێستم ئاگادار کرد پێشتر نمایشکردنی ئەم بەرووبوومەیە کە ئێستا میوانانی بەڕێز کە یەن ئەیبینن یەکێک لەوانە ئەو ڕوبەنارەیە کە ئێستا باسمان کرد کڕیار دەتوانێت بەس بە تامکردنی بە تێستکردنی ئەو ڕوبەنارە جیاوازێکی زۆر ببینێت لەگەڵ ئەو ڕوبەنارەی کە لە بازاڕە هەیە وەک جەنابەت فەرمووت ئەوی تریان هیچی لە تامی ڕوبەنار ناچێت بەڵام ئەمەیان لە 100% ڕوبەناری خۆماڵیە و کە سروشتیە و جوتیارانی باخەوانانی سنووری ناوچەکەی خۆمان بەرهەمێنەوە بەدەستی خۆی ئیتر ئەمەگەر حکومەت ڕێگر بێ لێ لە هاتین سەرپەرشتیاری پێشانگای بەرەمە کشتکاڵەکان لە هەڵەبجە بە ئومێدی سەرکەوتن بۆیەوە و تەواوی کارەکانی پێشانگا لە چەند ڕۆژە بە ئومێدی ئەوەش کە وەکۆڵی وڵاتانی بیانی و سەرمایەداران و بەرەمێنەران چاویان وەکۆڵی فۆکس بخەنە سەر بەرەمە کشتکاڵەکانی پارێزگاکە و ببێتە هۆکاری بەرەو پێشبردننی کەرتی کشتتوکاڵ لە پارێزگاکەدا بەڵێ ئازان خۆشەویستانم زانیاریەکمان بۆ ئامادەکردون لەسەر دەترسناکترین شارەکانی ئەوروپا با بزانین کامانن ئەو دەشارەی کە ترس و بیم تیاندا گەشتۆتە لووتکە و مرۆڤەکان بە ترسەوە سەیریان دەکەن. دەشارە پڕمەترسیەکەی ئەوروپا لە شاری دێمەوە دەست پێەکەین. دێم سەرجیڤۆ لە بۆسنە و هێرسیگۆڤی. سەرجیڤۆ کە پایتەختی بۆسنە و گەورەترین شاری ئەو وڵاتەیە. ئەم شارە ئێستاشی لەگەڵدا بێت. تاوانەکانی کوشتن و تەقەکردن و دزینی ئۆتۆمبیل و هەڵکوتانە سەرماڵان بەردەوامە. لە تاوانە بچووکەکانی ژوەک و بڕینی گیرفان و لێدان لە شوێنە قەرەباڵغەکان و شوێنە گەشتیارەکان و دزینی مڵک و ماڵی خەڵک. نۆیەم شاری گلاسکۆ لە وڵاتی سکۆتلاندا. گلاسکۆ گەورەترین شاری سکۆتلندایە بەهۆی بوونی ڕووباری کلایپ لە ناویدا بە شارێکی بەندەری ئەژمار دەکرێت. گلاسکۆ گیرۆدەی بازرگانی مادەهۆشبەرەکان و چەقۆکێشەکانە. بە پێوتەی دەستگای ئابووری و ئاشتی گلاسکۆ ترسناکترین شوێنی بەریتانیایە. هەشتەم شاری ڕۆتێردام لە هۆڵەندا. ڕۆتێردام شارێکی بەندەری و پیشەسازیە کە دەکەوێتە باکووری هۆڵەنداوە. ئەم شارە دەریچەی هاتنە ناوەی قاچاقچیەکانی مادەی هۆشبەرەکان بە تایبەتی مادەی هیرۆین بە ئەوروپایە. دەستگای OSEC لە ساڵی 2015 ڕایگەیاند ئەو گەشتیارانەی ڕوو لە ڕۆتێردام دەکەن عادەتەن ڕوبەڕووی بڕینی گیرفان و دزینی ئۆتۆمبیل و لاپتۆپ و شتە بە نرخەکانی خۆیان دەبنەوە.
زۆرترین ناوچەی ئەم شارە بەهۆی هەژاری و بێکاریەوە ترسناکترین شوێنی شارەکەیە. حوتەم کاڤێنتری لە بەریتانیا ژێرخانی ئابووری ئەم وڵاتە لەسەر بەرهەمهێنانی ئۆتۆمبیل وەستاوە، بەڵام کردارە نامرۆڤەکان و دزی لە ماڵان و قاچاقی مادە هۆشبەرەکان و دەستدرێژیکردن ڕۆژانە ڕوودەدەن. ناوچەکانی ڤێلینهاڤ و ڤۆڵسهیڵ و کێڵڤێلدژ و گۆدنێت نائەمنترین شوێنەکانی ئەو شارن. شەشەم شاری لیل لە فەڕەنسا. لیل ناوەندی ناوچەینەوەردە لە فەڕەنسا کە بەهۆی زۆری ڕێژەی قوتابی و خوێندکاری زانکۆ ناوی دەرکردووە. زۆربوونی ڕێژەی بێکاری بووەتە هۆکاری نائەمنی زیاتر لە لیل. تاوانبارە گەنجەکان خەڵکی ناو میترۆکان عەزیەتە دەن و بە زۆر باجیان لێسەن و ئامارەکانی دەستدرێژی سێکسی ڕۆژانە زۆرترە بێت. پێنجەم شاری مارسیل لە فەڕەنسا. ئەم شارە لە باکووری فەڕەنسا کە نازناوی پایتەختی کەلتوری ئەوروپاشی وەرگرتووە، شارێکی زۆر نائەمنە. جگە لە شەڕی نێوان خراپەکاران، ڕاگواستن و ڕەگەزپەرستی بێڕەحمانە و کوشتن و قاچاقی مادە هۆشبەرەکان و گەندەڵبوونی دامەزراوەی پۆلیس و تاوانە پلان بۆ داڕژراوەکان لەم شارە جوانەی فەڕەنسا بوونیان هەیە. تاوانە بچووکەکانی ژواگلێدان و بڕین و دزینی شتومەکی ناو ئۆتۆمبیل و جانتا دزینیش بوونیان هەیە. چوارەم شاری ناپۆلی لە ئیتالیا. ناپۆلی شارێکی 1 ملیۆن نەفەریە لە باکووری ئیتالیا. ژێرخانی ئابووری ئەم وڵاتە پەیوەستە بە گەشتیاران و بازرگانی و کشت و کاڵەوە. ڕێژەی بێکاری لەم شارە زۆرە، هەر بۆیە و بێکاریەش وای کردووە تاوان و تاوانباری زۆر بن. دزی لە ماڵەکان، بڕینی گیرفانی خەڵک و دزی ئۆتۆمبیل و قاچاقی مادە هۆشبەرەکان لە تاوانەکانی ڕۆژانن لە ناپۆلی. باندە مافیەکانی کامۆرا و هەڵمەتەکانی باجگیری لە خەڵک و تاوانەکانی دزی بەڕێوە دەبن. سێەم شاری تورین لە ئیتالیا. تۆرین شارێکە لە باشووری ئیتالیا. لەم شارە 1 ملیۆن کەسیەت چەندین گروپی دژە دەوڵەتی بوونیان هەیە کە ناوە دەست ئەکەن بە ئاژاوەنانەوە، دژی بەرپرسان، دزیکردنی یاسای و هەڵکوتانە سەر ماڵان بە چەکەوە و تاڵانکردنیان و تێکدانی مڵک و ماڵی گشتی ئەو تاوانانن ڕۆژانە لە تورین ڕوودەدەن. ئەنجومەنی پاراستنی دەرەوەی سنوورەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نائارەمیەکانی تورین بە مەترسی بۆ سەرگیانی گەشتیاران و تەنانەت خەڵکی بە گشتی ناو دەبات. شاری باری لە ئیتالیا. باری شارێک لە نزیکی دەریاوە. تاوانەکانی وەک سەرانە و دزیکردن لە ناو کۆڵانە باریک و زۆرەکانی باری کردارێکی بەردەوامە و لە پەرەسەندنی بەردەوامدایە. نائارامەیەکی بەربڵاو وای کردووە گەشتیار ڕووی تێ نەکات کە ئەوەش بووەتە هۆکاری زۆرتر بوونی بێکاری. بەشێک لە ئاژا و تاوانەکان لە ڕێگەی باندە مافیایەکانەوە ئەنجام دەدرێن. ڕوبەڕووبوونەوەی لە نێوان تاوانبارەکان لەسەر قاچاقیکردنی جگەر و مادەی هۆشبەر و چەک و تەقەمەنی ڕووداوێکی ڕۆژانەیە. یەکەم شاری ڕۆستۆڤنادۆ لە رووسیا. ڕۆستۆڤنادۆ شارێکی بازرگانی پیشەسازیە کە 1 ملیۆن کەسی تێدا نیشتەجێن. گرفتی سەرەکی ئەم شارە ئەو تاوانانن کە ڕۆژانە ڕوودەدەن. نزیکی ئەم شارە لە ناوچەی شەڕاوی دۆنبازی ئۆکرانیایە کە بووەتە هۆکاری نائارامی لەم شارە. دەسەڵاتی قاچاقچیەکانی چەک لەو شارە و ڕوبەڕووبوونەوەی شەڕی ناوخۆیی ڕۆستۆڤنادۆی گیرۆدەی تاوانباران کردووە. بە پێیامارەکانی فەرمی ئەو شارە تاوانکردن لە ماوەی چەند مانگێک بە ڕێژەی لە سەدا 21 زۆر بووە. بینەرانی عزیز بڕگە و بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان پێشکەشکردن بۆی وای کە جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بێت. لێرەوە زۆر سپاس بۆ هاوکارم کاکریاز بۆ هاوکارانم لە پشتی کامێرە. تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین، ماڵتانەوە. خواتان لێبێ.